بهتری 1000 دۆزگەر و بەرپرسên beriyên dadweriya Amerîka daxwaza destçikarkêşana dadwerê giştî William Barr dikine. Piştî kombûna ewlekariya Mûnîxê dabeşbûna Amerîka û Ewropa li dor hin mijaran derdikeve pêş. Serokê Sûriyê Beşar Esed soza kontrolkirina bi temamiya parêzgeha Idlibê û derdorên wê dide. Ji bernameya Kurdkonişna dengê Amerîka li Washingtona paytext Silavûrêz. لای مریشەوەی ئیدەمەتان خۆش. فەرەتر لە 1100 داواکاری گشتی پێشووی ئەمریکا و کاربەدەستانی وەزارەتی داد داوای دەستەکارکێشانەوەی بەریکاری گشتی ویلیام باریان کرد پاش دەستێوەردانی لە کورتکردنەوەی بریاری گەندەڵی ڕامیاری بۆ ڕۆجەرستۆن باوەڕپێکراوی دیێرینی سەرۆک ترامپ و شارەزایەکی ڕامیاری لە باتی کۆماریەکان. چوار داواکاری شارەزای فێدراڵ پێشنیاری 9 ساڵ زیندانیان بۆ ستۆن کرد پاش ئەوەی لە مانگی نۆڤامبر لەسەر تاوانبار کرا لەسەر 7 تاوانبار کرا لە نیوانیان درۆکردن لەگەڵ کانگرس و گوێڕایگرتن لە تەلیفۆنی گەواهیدارەکان لە پەیوەندی بە لێکۆڵینەوە درێژخایەنەکانی هەڵبژاردنەکانی ساڵی 2016 کە تێدا ترامپ بردیەوە. پێشبێرکە دەموکراتانە سەرۆکاتیە ئەمریکا بەردەوامە و دێ کاندید لە پێشن سیناتۆرێ ویلایەتە ڤەرمنت بەرنی ساندرز و شارەدارێ بەرێ باژارێکی ویلایەتە ئیندیانا پیت بوتیجێج ئەو دێ پێشتەنە هەرحاڵ دەوێ دەربارەیدا ساندرز ڕاستی ڕێکبەریەکە تند تێ ji aliyê hin rêkberên wî de ku nermerêne biryarek ku ev pêşbirkehan berdewam bibe heta meha tîrmeha îsal ku kombûna kandîdkirina ya Partiya Demokratan e. دوابەدوای دەنگدانی بەرایی لە نیو هامپشەر بەرنی ساندرزی سەناتۆریستانی ڤێرمنت وا سەرکەوتن تۆمار دەکات. ئەم سەرکەوتنی ئێرە سەرەتای کۆتای هاتنی دۆناڵد ترامپە. ساندرز پشتی بە دەنگدەرانی وابەستەی پێشکەوتوخوازی وەک پات دێڵزێڵ بەست. بەرنی ساندرز ڕۆح و دڵمە هیچ کاندیدێکی دیکە هاوشێوەی ساندرز گزارش لە هەستی من ناکات. ئەنجامەکانی دەنگدانی بەرایی لە نیو هامپشەر کە پیت بوتیجیج و سەناتۆر ئەیمی کلۆبشار تێیدا لە دوای ساندرزن بە دڵی کەسانی میاندڕەوی وەک سێت ویندۆیە. لە ڕاستیدا من بە دوای کەسێکدا دەگەڕێم کە گوڕوتین تێدا بێت هەتا لە بەرامبەر ترامپ ڕاوەستێت. جا من هەز دەکەم کە ئیمی کۆڵبەشار لە دیبایتەکەدا ئەم خەسەڵەتانەی تێدا بوو. جیاوازی نێوان کەسانی پێشکەوتوخواز و میاندڕەوان لە کێبڕکەی داهاتووی دیموکراتەکاندا دەردەکەوێت. گلۆبشار و بوتیجیج هەردووکیان کەسانی میاندڕەون. ئەوەش ئاماژەی ئەوە دەدات کە ڕێژەیەکی گەورەی دەبێت لە نێودەنگدەراندا هەر نەبێت لە نیو هامپشەر ئەو شوێنەی حەزیان لە کاندیدی زیاتر میاندراوە. شارەداری پێشووی شاری نیویۆرک و ملیاردێر مایکل بلومبێرگ لە ڕاپرسیەکاندا ڕووی لە هەڵکشانە. ئەوەش بە زۆری بەهۆی ڕێکلامی تەلەڤیزیۆنی بڕیارە ناوبراو ببێتە بەشداربوویەک لە دەنگدانە بەرایەکانی مانگی داهاتوودا. من ئەو کەسم کە دەتوانم شکست بە دۆناڵد ترامپ بدەم. بڕوام وایە هەرە گرنگترینشت ئەوەیە بۆ ئەم وڵاتە گۆڕینی سەرۆکە لە کۆشکی سپیدا. بەڵام بێرنی ساندرز پاشەکشە بە بلومبێرگ و سامانەکەشی دەکات. لەم قۆناغی هەڵمەتەکەدا ئێمە بەرەنگاری میلیاردێرەکان دەبینەوە هەروەها ئەو کاندیدانەشی کە میلیاردێرەکان پاریان بۆ دابین دەکەن. ساندرز و بوتیجیج لە کێبڕکیەکانی پێشوودا سەرکەوتوو بوون، بەڵام تەواوی دیمەنەکە بۆ دیموکراتەکان هێشتا ناڕوونە. لە ڕۆژی 3 مانگی داهاتوودا کۆی چواردەستانی وڵات لە سوپەر تیوزدەیدا کێبڕکێ دەکەن. شیانی ئەوە هەیە کە پێشبڕکیەکی درێژ ببینن لە گروپی کاندیدانی بچووکی جیاواز ئەوانەی لە دەنگدانەکانی بەرای سەرکەوتوو بوون. بەڵام هیچ لەو کاندیدانە کە دەگەنە دەنگدانی پارتەکەیان بۆ کاندیدکردنیان جیاوازیەکی زۆر لە نێوان دەنگەکانیاندا نابێت. ڕەنگە شتێک ببینین کە هەرگیز لە ماوەی نیو سەدەدا نەمان بینی بێت. بۆ ئێستا دیموکراتەکان سنگ دەخەنە سەر دوو کێبڕکێ لە کۆتایی ئەم مانگەدا کە ئەویش کۆنگرەی پارتەکە لە نیڤادا و هەروەها دەنگدانی بەراییە لە ساوت کارۆلاینا. ململانینی کاندیدی دیموکراتەکان بۆ پاڵی ڕاو بۆ سەرۆکایەتی ساڵی 2020
بە خێرایی و بەدڵنیا نەبوونەوە دەستی پێکرد کە لە سەرای کێبڕکێکاندا سێناتۆری ئێلەتی ڤێرمۆنت بێرنی ساندرز و شارەوانی پێشووی ساوت بێند بێت بوجەجش زۆربەی دەنگەکانیان بەدەستچینا. ساندرز کە کاندیدێکی پێشکەوتە خوازە ڕوبەرووی بەرەنگاریەکی سەختە لەلایەن چەندین لە کاندیدە میانە ڕەوەکان کە شارەزایان لەو بڕواایەدان لەوانەیە کێبڕکێکی درێژخایەن بێت تا کاتی یەکلاییکردنەوەی لە کۆنگرەی دموکراتەکان لە مانگی هەوت. هاوکارمان دەخیلی شەموو لە بەرامبەر کەنگرسا ڕاستەوخۆ لەگەڵماندایە. دەخیل ئیمازانین هەڵبژاردنە سەرەتایەکان کە بە پرایمەری ناسراوە لە سەرەتاوە دەنگەکان بە زووی دەگۆڕن لە چوونەسەرەوە و هاتنە خوارەبەدایە. ئەم جورە پرۆسە کە بە پرایمەری و کاکس ناسراوە چ جورە پرۆسەیەکە؟ بەڵی جانی تو ئەشین بێژم کو ئەvە پرۆسەیەکە دەستپێکردنا بە فەرمیە کەمپێنە هەڵبژاردنەش بۆ دیارکردنا نامزەتی پارتیە یا ئەبجا کۆماری چ دموکرات نەها تایبەتی دموکرات دەست پێکریا ئەvە وەکو عادەتێک لێروێتە ئایەوە پێران نوێ هەمشە دەست پێ دیکە ji بۆ دیارکردنا کە چی کاندیدا بتر پشتەوانی هەیە یعنی ئەف پرۆسەی کو دەست پێ کە دەبێژنی هەندێک دەبێژنی پرایمەری لە هەندێک ویلاتە لە هەندێک ویلاتە بژنی کاکس کۆجیڤینین ئەندامین پارتیە لە جێکی تایبەت بۆ دیارکردنا پشتەوانیا خۆی کاندیدین خوا پرایمەریژی بەهرابتر وەکو هەڵبژارتنە فەرمیە تێکردن ئەبژاوی دیار بەکانی دەوێ پرۆسەیدا دەوێ دوان هەڵبژاتنین پێشوەختدا یانین پێشیندا دیار دەبەکانی هەر ویلایەتێکی کوژمارەکە تایبەتە دەلەگێت نوێنەرە هەیە بشنە کۆنفرانسی گشتیە پارتیە وەیەکی بن ئەو دەستنیشان دکن و هەلبەتژی دەستنیشانکردنەوان دیار دەبەکە هەر کاندیدێکی چەند پشتەوان لەوێ ویلایەتی هەینا لە پێ وێ ناپرۆسەکە توزانی وەکتە گوتیمە بەری چەندێک ئایەوە بەری هەفتەیەکی نوێ هەمشە دەست پێ کرد وێ سوپەر تویزدەیژی تاوان نیڤادا نهال نیڤادا و ساوت کارۆلینا دەبە سوپەر تویزدەیژی لە سێی مەحاسێ دەست پێ دیکە هەلبەت تا تانگی وێ دیار بە کە کیژی کاندیدان پتر پشتەوان هەنە. دەخیل شارەزایان دەڵێن ئەوەی لە ئایەوە و نیە هەمشەر ببنەوە ئەو دوو کەسەوە یاخود ئەوانە شانسی زیاتریان هەیە کە ببنە کاندیدی سەرەکی بۆ دیموکراتەکان. ئێوە چۆن لێ ڕوانن؟ هەلبەت ئەفە بووە عادەتێک یعنی وەکول پێ ناو و ژمارە وەساچی بووە یعنی بەری نەهادا هەڵبژاتن بەری نەهادا وەساچی بووە یە پێشی یانی دوێ دیڤیا دەبێتە نامزەت ji بۆ پارتیە لێ دیارە تشتی نەگوهارتن نەهابوو نمونە ئەم مایکل بلومبەرگ دوهیدا ناوی بتر دەرکەتیە و پشتەوانی لویل سرانسەری ئەمریکا بتر دەرکەتی ئەم نزانن یعنی لێ بگشتیەوە بووە وەکو شتێکی عادەت دەبێژن نیو هامشەر گرنگە لێ نەها بۆ نمونە نیڤادا خەڵک دەبێت گەلکی گرنگە چکو نیڤادا خەلکیوێ ئەو خەڵکی دیموکراتی دەنگی دەدەن وەکو نوێنەریا پێکهاتین تەوای ئەمریکا دەکەن ئەمریکی تێدانا بیانی تێدانا ڕەش تێدانا هەر کەس تێدانا نەوەکی ئایەوە نوێ هامشەرن بەشدەخین بەێ سوپەرتویزەی چی ئەوەندە تێشکی دەخەنە سەر سوپەرتویزەیژی هەر هەمان شیوە هەمان پرۆسەیە ڕۆژێکە تایبەتە کوپڕانیا ویلایەتە 14 ویلایەت یەک شەوێدا دەنگدانێ دکن دەنگدانێت پێشیش بۆ دیارکردنا پشتەوانی لەوان کاندیدان حتاوی دەمی ئەو کاندیدین و پشتەوانین وەسا نەبن یان دەلەگێت لەوان ویلایەتە نوێنەری وان ویلایەتە هەند نەبن و پشتەوانی لێ بکەن دو کۆنفرانسی گشتیدا کو لە مەهاشەش وێ وسکانسن بێتەکردنی دیموکراتان هەلبەت ئەو کەسنا وێ خۆڤەکێشن پشتەوانی لە کاندیدین پێشتر بکەن. باسی بلۆمبەرگت کرد بلۆمبەرگ ئەزانین بەرجێ هاتە ناو ئەم هەڵبژاردنەوە و لە کۆتاییشدا بووە درەنگ. جانی بلومبەرگ نەکەت بوو بەریکانی نوێ هامشەر و لێ ئایەوە و نەهاژی ناوێوی نەدر لیستا کاندیدا لە نیڤادا لێ وی شەڤیدی و حتا ئیرۆ دیار بوو کە پشتەوانیا گشتی ڕاوەرگرترین گشتیدا پشتەوانیەک زیێدە هەیە گەهایە ئاستی هەندێک و ببە بەشدار دبیتێدا وی دبیتە سیاسی مشتومڕا سیاسیە کاندیدی دموکراتاندا کوێ سباهی دیسان نیڤادا دەست پێ بکە جوانە شەشن ئەو یەک شوانایە بەێ ئەمە هەموو باسی دموکراتەکان و بەس سەرۆک ترامپ چی لە پێشدایەوە چه پرۆسەیەک بۆ بەرەنگاربوونەوەی ئەم هەموو هەوڵەکان دیموکراتەکان. سەرۆک ترامپ هاتانەها دیارە و کاندیدی کۆماریانە و سەرۆکە
او كامبينا خواد اللي حتى فاي ولايات عندك طبعا البيك سياسه اخوا كامبينا خوادك دشنا في خلكي برينها ما بستاوي يعني تارجتاوي ارمان جاي بتر جو بايدن بوجي سلوكي بري لان ها ديارة دي سياسه اخوا بقهرة بقشتي ديمقراطن تفاي كون نزان حطانها نديارة كي ببا نامزد الديمقراطان ابجاوي دست بكريا البته زود دست بكريا وبردوام كامبين اخوا جبو كو برنامج اخوا ديسان جي خلقي رابطر اشكرا بك هاو کارمان داخل شمو که لبرانبر کنگرس راست خو لگل ماندابون زورزو سپاس بويبا پشتی کنفرانسا میونیخ یا اولکاریه دابشبونک دیار دناورا امریکا و اوروپا دا درکت پیش لدور مجارین تندرستی و پیوندین هر دو آلیان اوروپی واشنطن تاوانبار دکن به ردکرنا بیروکیا جواکا نونتوی ل امریکا دبیجه حوالبندی در روشک باش ده برفرهی دوی راپورتی ده گلو روژاوا پیش دکوه آنجی پاش دکوه جبوشان ده امریکی تسپیداوی زلال بو روژاوا سرکفتیه ام بیگ و سرکفتینه او سرکفتنا مهمیایه وی گوت دلیلا ویج اوه که لشکرین امریکی پاراستنا سنور ناتو دگل روستوی دکه و رولا سرکه امریکی تکبرنا دولت اسلامیه پومپو سوزا $1 میلیارد جبو آلیکاریا ولاتین اوروپایا روشلا دا که او داوی به پیدویا گازا روسی بینن او پا آرمانجا خوردکرنا اخراجات گازا خوزایی امریکی بله لرخی دی اتلانتیک تسپیتن گل جدا هبون سروک فرانسا امانوئل مکرون گوت که امریکا تکیلین خواه دگل اوروپای جنوب برچوان درباز دکه او دوید اوروپا خودی جه چارنوسا خواه درکوه 15 سال بري ما دفكري كونرخين ما قاردونينا و ام دي دمك دريج دا سروريه لجهاني بكن نها قاوا از لده 15 سالين پیش ما دنيرم ام دي بأوايك هردچا خورتر بروجافو نرخين دن دهن پالدان وسا دياره مکرون گوت دم هاتیه که ام دانستاندنک استراتژیک دگر روسیای پیک بینن. وزیر دروی مسکو جی گوت مترسیا خیالیا درباره روسیای ببنگه هم. پرانیا ولاتین اروپی دبیجن داگیرکریا روسی یا اوکراینیای دلیل مترسیا گلک مزنه. بلی سیاست لهمبر چینیه که دکاره هر وکی دوبندیه که هری مزن یا ترانس آتلانتیکی در بیخه. یاسادانان امریکی دوباره اشاره دان لدیجی دستوردان رولا شرکت چینی هوایی د تکنولوژیا 5G دا. اول سره آگاداریان درباره هلبجارتنا اوتوکراسی آنجی دموکراسیه. بالکشانا ایسا لسر اولهی سایبری CEO فیسبوک مارک زوکربرگ دکشته سر ساحنه. دگل توانا کو پلتفرم مدیا جواکی ری دده دولت وکی روسیا و چینه کو دست دموکراسیا روج آوا وردن. ام جی آگهداری اپراسیونن کو روسیا و یندن لسر اینترنت دکرن درنگ تیگه هشتن. ام نهار روزانه زیادتری میلیون حساب سخته لسرانسری تورا خواد آویژن. We take down now more than 1 million fake accounts a day. ارگانیزاتورین کنفرانس دهنگ مجاریندن دا پیشکفتن دیپلماتیک دستخستن. تناواندا جیوین گلمپری یا نابرا سروکن آذربایجان و ارمنستان جی هبو. لسر لیبیا و سوریه جی جیوین پایبلون هبون بله بی پیشکفتن بربچاو داوی بون. مجارا کنفرانس لوازبونا دموکراسی روجاوای بو. تناو مترسیا لأوروپای درباره تکیلی نباش لگل واشنطنه. شاندا امریکی گود او مترسیا ببنگه ها. او گود روجاوا چی جرام پنده به هز نبویا. شاندا امریکی به پیام زلاج کنفرانس زور نوا. گوت نیار یکم چینه او حوالبند مین اوروپی دوید دیجی و خطره هشار بند. سەرۆکی سووری بەشەر ئەسەد باڵێنی دا لە بەزاندنی ئۆپۆزیسیۆنەوە وەرگرتنەوەی هەموو ئەو ناوچانەی لە ژێر دەستی سەر هەڵداوەکاندایە ئەسەد لە ڕۆژی دووشەممە وتارێکی پێشکەش بە وڵاتەکەی کرد لە کاتێکدا لەشکەرەکەی سەرکەوتنی بەسەر هێزەکانی سەر هەڵداوەکان و جیهادیەکانی هینا لە ئێدلب لە بەکووری ڕۆژاوای سووریا. پەیامنێری دەنگی ئەمریکا ڕادەگەێنێکەوە دیارە لەشکەری سووری ئامادەیە لەگەڵ لەشکەری تورکیش کە یارمەتی سەر هەڵداوەکان دەدات بە شەڕ بێت. راپۆرتی شەڕی قورس لە ئەدلب لە ڕۆژی یەکشەممە درابوو پاشەوەی هێزەکانی حکوومەتی سووریا کۆنتترۆلی شارەی ئێمەسیان کردبوو کە دەمشقی پایتەخت لە باشوورەوە بە حەلەب لە باکوور دەبەستێتەوە. سەرۆکی سووریا لە ڕۆژی دووشەممە سەرکەوتنی لە حەلەب ڕاگەیاند.
حەڵەب براوەیە و هەروە سووریاش براوەیە. ئێمە هەمومان سەرکەوتوین بەسەر ئەو ترسەی ویستیان لە دڵماندا بیچێنن. ئێمە سەرکەوتین بەسەر ئەو بیرۆکە نادروستانەی دەیانویست لە هزرماندا بیچێنن. سەرکەوتین بەسەر دابەشبوون و ڕق و کینە و خیانەتدا، بەسەر هەر هەموو ئەوانەی نوێنەرایەتی و هەڵگر و جێبەجێکاری ئەو جۆرەشتانن. ئەسەد دانی پیانە کە شەڕ نەبراوەتەوە لەگەڵ هێزەکانی تورکیا کە لە ئەد لە پشتیوانی سەرهەڵداوانی دژ حکوومەت دەکەن. هێزەکانی ئەو خەڵکی مەدەنی یان ئاوارەیان لە ناوچەکە نەپاراستون. لەو کاتەوەی جەنگ دەستی پێ کردووە نزیکەی 20 جار ئاوارە بووین. 2 ساڵمەوە بەرهاتین بۆ ئەم کەمپا بڕوامان وابوو کە ئەم ناوچەیە سەلامەتە و دوورە لە بۆمباران یان مەترسی. دوێنێ تۆپباران بەسەرماندا دەستی پێکرد و کەسێک کوژرا و چەندانیش بریندار بوو. ئەمڕۆژ خەڵکی کەمپەکە ئاوارە بوون و نازانین ڕوو لە کوێ بکەین. تورکیا میواندارەتی زیاتر لە 3 ملیۆن پەنابەری سووریا دەکات و دەژڵێت ناتوانێت لەوە زیاتر وەربگرێت. کاربەدەستانی تورکیا دووشەممە لە مۆسکۆ چاویان بە هاوتا ڕووسەکانیان کەوت بەو مەبەستە پێشی هێرشەکانی حکوومەتی سووریا کە مۆسکۆ پشتیوانیان لێ دەکات بگرن. من بە وەزیری دەرەوەی رووسیا سێرگەی لاڤڕۆڤم گوتووە دەبێت هێرشەکان لە ئەدلب ڕابگیرێن و دەبێت ئێستا ئاگربەستێکی بەردەوام بێتە دی. هیوایەکی کەم هەیە ئەسەد هێرشەکانی بوەستێنێت تا ئەو کاتەی پشتیوانی هێزە ئاسمانەکانی رووسیا و ملیشاکانی ئێرانی هەبێت. شەڕی ئازادکردنی گوندەکانی ئیدلب و حەڵەب بەردەوامە نوێڕای هەندێک لەو دەنگە بڵقیە بۆشانەی لە باکوورەوە دێن. هەروەها شەڕی ئازادکردنی خاچی سووریا و لە ناوبردنی تێرۆریزم و گەیشتنیش بە سەقامگیری بەردەوامە. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان هێزەکانی لەسەر سنوور کۆکردوونەتەوە و هەڕەشە دەکات دەست لە کردداری لەشکری دەدات ئەگەر هێزەکانی سووریان نەچێشنەوە. رووسیا لۆمەی تورکیا بۆ شەڕەکە دەکات و دەڵێت تورکیا پێشێلی ڕێکەوتنی سوچی 2019 دەکات کە ڕێگەی بە تورکیادا هێزە کوردیەکان لە باکووری سووریا لابرێت و لە بڕی ئەمە هێزەکانی حکوومەتی سووریا کردارە سەربازەکانی وەپاش بدات. تورکیا لۆمەی سووریا بۆ دەستپێکردنەوەی شەڕ دەکات. ئەدلب دوابنکەی سەرکی سەرهەڵداوانە لە سووریا و ئەسەد سوورە لەسەرەوە بیخاتەوە ژێر کۆنتترۆڵی حکوومەتەکەی. سەرۆکی سووریە کۆنتترۆلکردنا بە تەمامیە پارێزگەها حەلەبێ لە هێزن خوایەن لەشکری پیرۆز کرد و سۆزدا کو ئەوەی هەلمەتا کۆنتترۆلکردنا بنگەها داویە سەرهەلدێران لە ئەدلبێ بەردەوام بکە حتا کوێژی بە تەمامیش دەستێ سەرهەلدێران دەرخە. ئەخەفتنن بەشار ئەسەد تێن دەمەکێدا کو تورکیە ژ رووسیا داخوازکریە کو عێریشên ئەدلبێ دزووترین دەمدا ڕاوەستن. ji bo ronîkirina vê mijarê niha endamê Meclîsa Giştiya PYD Şiyar Elî ji welatê Swêdê bi meraye tu bi xêr hatî kekê şiyar axaftinên Esed çi qas rastiya li ser erdê werdigerînin. Spas yanî dva dema dawî de va her du heyvê dawî de hinekî hêzê rejîmê nebtene xwe alîkariya hêzên Rûs û Îranî wa gelek cih navçe xistne destê xwe de. Yani ew navçe jî berî niha jî li gorî ittifaqê neqeba Rûs û Tirkiye û Îran gereka Tirkiye jê vekişandbana çetê xwe jê kişandbana ew xeta çê Şamê xeta çê Lasqiyê. Yani li vê va mehê dawî de tişkî hinekî balkêş tê yanî. Balkêş tê niha dixwazin rojeveke nû ser wî esasê sûd şîwana guhartinekê bikin deyne ser masê nîqaşeke nû bikin. Yani di esas da ittifaqê Rûs û Tirkiye da dimeşin. Yani hinek navçe derketine ji sê Tirka lê di esas da ewin berî niha ev ittifaq levhatinek hebû lê çi çêbû li vê dirê Rûsa xwest û birêcîmê re hinekî zêdetir ji wa ittifaqa herê. Li vir jî Tirkiye pirsgirêkê wê mezin hem hemberî هندروی خوا هم جی گوری واسو زیگو ددان و خطه وی سوری او ناو و او قاس چتا و او قاس مناطق سیویل ور کوم کل ادلب و سوزدان زی و پاریزم نها هجمارك مازن مخابن مدني كوچ بردبن ازيتك مازن دكشينن اردوغان پشتا خدایوا بازار ننی نو دکل گوری برجوندی خو باشه که شیار ام دزانن کو یعنی روس و ترکان دوه لموسكو كومبون هفته بريوه لانقره كومبون يعني او گوتو بيجن وانت دو بيجي و بگهن اصلك كو كاربن براستي ركفتنه که لدور ادلب بتواهي بيك بينن از دوی بهوریه دما و وكما قلتي تخوازن تشننو دينا سرماسي لبشار الاسد که ده
داخویانیدا ئەودا وەکە گۆ سەرکەفتنەکە گەلکی مەزن کردی ئەو کریە هێژی ناوچەی حەلەبێ هێ ناوچەی مەزن ئەعزازە بابە جەرابلوسە عفرینە هێژی بهەزارێ بەحسا 50 حتا 100,000 چەتەر لوردکن ئەوجی ئاخاس سووریایە و ئەوژی داگیرگەر کردە ترکا ینی ڕەوش نەبووێ گوتنێوی خۆشی ئەوە مڵات زیاتەکە مەزن دکشێنێ ئیرۆ هێژی بەشێکی مەزن دبن ئەوە کۆنتترۆلات ترکادەیە لێز بەهۆرم وێ گوهرتنەکەن و سەروێ بنگەها سوودچی وێ لەفاتنەك چێ بێ ینی ژبەر چێ بەرجەوەندیە رووسیا و ترکا و ئیرانیا ji بۆی wana مهمە ینی گۆلەف بکەن نەبووی بەرجەوەندی باشە ئەکێکی شیار هەر حاڵ ینی حتا دەمەکێ ڕەنگە درێژ بکە ئەو ڕێکەفتنەکە وها لە ئەدلبێت شێبێ لێ ئەگەر ڕەوشە ئەدلبێ بە تەمامی چارەسەر ببە و بگەن ئەنجامێکی هەمی عالی هەورە ئەم دەزانن کوردên Sûriye rêveberiya xweser di wek dibê di devê tifangê de ha li beramber hêzên rejîma Esed. Tu dibêjî wê demê wê diyalog di navêna rêveberiya xweser û Dîmeşqê de bibe yan jî wê hewl bide rejîm ku zorê li dijî Kurdan bikarbîne. Yani dixwazim berî bersivayê dixwazim bêjim yanî ji destpêka tifaqê Sûçî û tifaqê Astana ترکا جی دگو روسا جی دگو تو رژیمش دگو گرکه ام عرضه سوری همکی کنترل کنه هزه نه مشروع گرکه درکبن یعنی هدف او گو همکی کنترل که گاوا ورینه وکبری 2011 از ند به بهوریه دما امور نصر پرسا کرد یعنی عفرین سر اساس کی اتفاقه که نقبا روس و ترکا دا چی بو یعنی او داگر کرینه ونا ام جبوی ویجی آمادانا جبوی رزگار کردن عفرین به اصرارن یادی امو رژیم یعنی و امو همه هزه دنیای ام روژا پیشی و مگوتی جبوی دیالوگا جبوی چارەسەریە مافێ گەلێ کورد مافێ گەلێ سووری بگشتی رژیم ذهنیەتەکەوەی هەیە هێ ئسرار دکێ گوڤە گەرێوەکە بەرێ و کۆنترۆل کێ ئەو ممکن نینە یعنی ئەمش بۆ اتفاقی عسکەری هەنێکی چێبوون ji بۆی پاراستنا سینۆر داگیرکردیا ترکارە 19 ئۆکتۆبرێ لێ ئەم ji بۆی اتفاقی ji بۆی دیالۆگی ji بۆی هەم تشتی ئامادەنا باشێکێکیشیان هون ئامادەنەش بدێ دیالۆگێ ئەگەر هات و رەژیما ئەسد ji we daxwaz kir ku hûn şerê cîhadiyan bikin li parêzgeha Idlibê hûn amade bine vêyekê bikin her çendî hinek raporan behsa wekê kir pişta rêveberiyê red kir û gotê Hêzê Sûriya Demokrat yanî ew şer nekirine yanî hûn amade ne vêyekê bikin yani pirsê eskerî de ez gelekî agadar nînim lê em ji boî parastina xwe parastina rewa parastina gelê xwe parastina انسانê xwe em hazirin dijî terorê şer bimeşênin ev weke prensîpekî me ye li ku dê divê bilav bê lê ewlewiyatê me hene ji bo Efrînê rizgarkirina Efrînê em ê ji bo wêna amadekarî me kirine û şer zaten nesekiniye lê em herin li Idlib şerekî bimeşênin bêgo tifaqna ciddî ew hebin ew mumkin nîne got tifaq çêbûn em beşek ji Sûrî ne em ê hemû Sûriya re welatê Sûriya parêzin ji boî aramî û aştiyê ev wek prensîpekî me ye lê em bi tena xwe û herin destê xwe bin destê rejîmê de bê tifaq mumkin nîne yanî behoriya me jî bi rejîmê nayê kêkeşiyan dema mekê me hûn bawerin ku yanî rejîm rij de ku karibe tiştekî wiha diyalogekê wara çêke û hûn xwe jê re hazir dikin bi awakî ciddî yanî hevdîtinê me hene û em ji rejîmê re her car dibêjin ya hey baş û rast gereke em diyalogê bikin diyalog nebêjî em mecbûrin ji bo mafê xwe xebata siyasî diplomasî eskerî bimeşênin lêborînê dikim em digin demadawiyê endamê meclîsa giştiya peye dê Şiyar Elî tu ji welatê Swêd merabê gelek spas رونشتوانê bajarê Silêmaniyê Silêman Abdullah Saleh ev bû heftê sal e karê çêkirina piskilêta dike ew bi hostayî karê xwe dike û jê hez jî dike pemnêrê me li Silêmaniyê serdana cihê karê Silêman kir û ev raport amade kir بۆ ماوەی هەفتە ساڵە لە شاری سلێمانیدا وەستای پاسکیلە
مام سلێمان لە سەرەتای ساڵانی 1950 لە تەمەنی 4 ساڵیەوە لەلایەن برایەکی دەستی کردووە بە ئیش و سەر و سەودای لەگەڵ پاسکیلدا کردووە. وا بۆمەوەی 7 ساڵە مام سلێمان دەستی لەم کارە هەڵنەگرتووە و ئێستاش خاوەنی فرۆشگایەکی پاسکیلە و خۆشی وەکو وەستای پاسکیل کار دەکات. لە زمانی مەلیکە وەکیلی پاسکیلی ڕۆژ بووین لە قەناتی سوێس لە بەریتانیاەوە بۆ قەناتی سوێس ئەهات وەکو ئیسانیە لە باشماخەوە بێت و لە دووبەیەوە بێت ئەو وەختە بە قەناتی سوێسە ئەهات ئەشیای بەریتانیا. بە وتەی مام سلێمان لە ڕابردوودا زۆر کەس نەیانزانیوە پاسکیل چییە و زۆرێک لەوانەشی کە زانیویانە نەیانتوانیوە لی بخڕن بۆیە لەگەڵ بەکرێدان یان فرۆشتنی هەر پاسکیلێکدا خەڵکیان فێر کردووە کە چۆن لی بخڕن. کە تازە دوکانماندا نابوو پاسکیلێک ئەمانە بکرێ ئەو وەختە تایی پاسەکەی پەنچەر بوو کابراش وای بە باشزانی بیخاتە سەرشانی و بینێتەوە بۆ دوکانی ئێمە لە قەزازەکان گەڕێکەکە لە پشت سابووکەرانەوەیە ژنێک بانگێکە وەرە خاڵەوەرە ئەو چقۆیمان بۆ تیشکەرەوە وای زانی چ خۆ تیشکەرەوەی پاسکیلەکە یانی پاسکیل ئەوە کەم بوو ئەو وەختە زۆر کەس ئێمە فێرمانە کرد ئەو برایان فێریە کرد و لە دوایی بە سعاتێک فێریە کرد گوت تەماشای پێشەوە بکە و پای دەرلێبە تەماشای قاچێ مەکە ئیتر بۆ تەماشای پێشە کرد و زوو فێرە بوو. لە سەردەمانی ڕابردوودا تەنها پیاوان پاسکیلیان لێ دەخڕی بەڵام مام سلێمان دەڵێت ئێستا ژنانیش پاسکیل دەکڕن و لی دەخڕن هەروەها زۆرینەی کڕیارەکانی منداڵانن. پاسکیلی ساڵانە مۆدیلی تازە ئاهێنین پاسکیل لە وڵاتی ئێمە بە زۆری گەنجەکان سوارە بن کە بڵێن تەمەنی 15 ساڵ و 16 ساڵە بەڵام ئێستا بەعزە ئافرەتێکیشەیە بۆ بەعادەت پاسکیلیان هەیە و سواری پاسکیلە بن بە زۆری پاسکیلی مناڵانی زیاتر سەرفە بێ لە پاسکیلی گەورە کە مەکتەب تحتی لە بێ چویم زۆر باوک بە مناڵەکەڵێ کاکە دەربچی وعد بێ پاسێکە بۆ بکڕم لەگەت دەرەچێ ئیتر کونە مشکلیەکە بە قەیسەری. بەردەوامی مام سلێمان لەسرم کارە بۆ ماوەی 7 ساڵ ڕنگدانەوەی خۆشەویستی ئەوە بۆ پاسکیل کە هەر لە منداڵیەوە سەرچاوی گرتووە. بەخوا من تقریبان خۆم حەزی لە یەکەم پاسکیل هەتا پاسێکی مناڵیم ماوە لە 62 باوکم بۆی کڕیم بە 13 دینار پاسکیلەکە مارکەی ئینگلیزیە مارکەی هەمبەرە HUMBR. لە ئێستادا مام سلێمان خاوەن دوکانێکە بۆ فرۆشتنی پاسکیل و چاکردنەوەیان گەرچی تەمەنێکی کردووە و هێز و توانای گەنجی نەماوە بەڵام ئێستاش بە وزەیەکی زۆرەوە کار لەسەر چاکردنەوەی ئەو پاسکیلانە دەکات کە بۆی دەهێنن. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. تا بەرنامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن. هەر شاد بن.